دیاردە و هەواڵ ناوی بڕگەیەکی نوێیە کە لەمەوە بەدووە لە تۆڕی هەواڵی KNN-ەوە بڵاو دەکرێتەوە. لەم بڕگەیەدا بە شێوەیەکی مەیدانی پەنجە دەخینە سەر هەندێک دیاردە لە هەرێمی کوردستان کە دەبنە هۆی بێزارکردنی خەڵک و سیمای شارەکەش ناشرین دەکات. بۆیە هەوڵ دەدەین لەم ڕێگایەوە سەرنجی بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان ڕابکێشین بۆ چارەسەرکردنی ئەو دیاردانە. بۆ ئەمڕۆژ ئەو مەترسیانەتان بۆ ئاشکرا دەکەین کە لە ئێستادا بەهۆی زیادبوونی ماتۆرسکیلەوە هەڵەسەکانی سەرپێچی هاتوچۆکردن لەلایەن بەشێک لە شۆفێرانی ماتۆرسکیلەوە زیادیان کردووە. ڕزگار جەبارم بڕگەیەکی نوێی دیاردە هەواڵتان پێشکەشەکەم. بڕگەیم جارەمان تایبەتە لەسەر دیاردەیەکی باو لە کە لە زۆرێک لە شەقامە گشتیەکان و چوارڕیان و ترافیکەکاندا بەدی دەکرێت. ئەوش کە بووە بە دیاردەیەکی مەترسیدار بە تایبەت بۆ شۆفێری ماتۆرسکیلەکان، ئەوش بەوەی پابەندەبوونی بەشێک لە شۆفێرانی ماتۆرسکیل لە چوارڕیان و بەردەم ترافیک لایتەکاندا کە زۆر جار بۆتە هۆی ڕوودانی هاتوچۆ. با پێکەوە بینەری بەشە لە دیمەنەکان بین. وەڵاهی دیاردەکە ناشرینە تاک بڵیت لەم لا دەرەچێت لەو لا دەرەچێت نەحساب بۆ سوورەکان کێشێکی زۆرە نێن بە خەڵک ڕاست ئەوە بێ لە ڕاستە دەرچێت و لەم دیوە دەرچێت لەو دیوە دەرچێت یاتە پێشتو یاتە ئەملاتۆ یعنی بە هەموو بارەکە ڕۆویێت. ئەنی جاری وهەیە سوورەت کاتەتیان گیڤەکە ڕوا من داوا لە هەموو ماتۆرسوارەکان دەکەم کە پابەندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ. بۆ نمونە لە ترافیکی شاری جوان لەوێت ترافیک سوور و ماتۆرسوارێک ڕۆی سیارەی لێە بەخوای گەورە هەر هەڵیا بە ئاسمانە. خۆم چەند جارێکە تووشی ڕوودا بووم بەڵام نەگوڵم وەڵا لە ترافیکەکانە زیاتر لە جادە معدەلەکانە. جارە تۆ نایبینی لە لای سەکنەوە دەرەچێ نایبینیت هەستی پێ ناکەین خۆیان بەلاتە جارە لێدەیە هیچ ناکرێت ترافیکە سوورە بێ وەڕۆت یعنی تەنانە مرۆڤەکانش قسە ناکەن. خۆم بینیمە ترافیک سوور بۆ ڕۆیشتۆ مرۆڤ قسەی نەکرد. کۆمەڵێک گەنج هەیە کە بە شێوەیەکی ناشرین بەکاری ئەهێنێت یعنی بەجددی ئێمەشیان ناشرین کردووە یعنی حکوومەت هەوڵبات بۆ نمونە لایەنی پەیوەندیدار هەوڵبات کە ئەم دوو کۆمەڵە جیاب بکاتەوە یعنی بۆ نمونەی سە مەفرەزەیەک دابدرێت پێشەوەی کابرا کەسێکی یعنی چۆن پێ بڵم ناتێگەیشتوو بگرێت دێ من ئەگرێت کە کاسبی پێواکەم. هەفتەی پێشوو ئەلیا دەعمێک بوو بەهۆیەوەی کە ماتۆرێک نەوەسا لە ترافیکی سوور ڕۆیشت و سیارێک لێیە. لە ماوەی تۆمارکردنی ئەم بڕگەی دیاردە هەواڵ بەدەیان سەرپێچی هاتوچۆمان تۆمار کرد. بە ومێدین لایەنە پەیوەندیدارەکان و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هەوڵی جدی بدەن بۆ بنپڕکردنی ئەم دیاردەیە لە پێناو سەلامەتی گشتی هاوڵاتیان و شۆفێراندا. تا بڕگەیەکی دیکەی دیاردە هەواڵ بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.